سوپاسی هەمووتانەکەین وەکو ئاگادارن ئەمڕۆ چواردەمین ساڵ ڕۆژی شەیدانی حەڤەی شوباتە کە 14 ساڵ لەمە و پێش کۆمەڵێک لە خەڵکی کوردستان لە شارە جیاجەکانی هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە بەهاری عەرەبی دەستی پێکرد دەستیان کرد بە خۆپیشاندان و ڕێپێوان لە شارە جیاجەکان بە مەبەستی کۆتایی هێنان بە دەسەڵاتی هەردوو بنەماڵی حکومڕانی کوردستان، بەڵام بەداخەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەو دوو بنەماڵەوە ئەو دوو حیزبەوە بە تایبەتی بە شێوەیەکی زۆر توند بەرپەرچیاندانەوە و لە ئەنجامدا بووە هۆی شەیدبوونی چەندین ناو و گەنجی هەرێمی کوردستان. و بۆ بیرهێنانەوەی بەڕێستان هەر لە 4 ساڵ دوای ئەو بەروارەوە لە 2015 کۆمەڵێک گەنجی خۆبەخش لە هەرێمی کوردستان هەڵسان بە دامەزراندنی ڕێکخراوێک هەر ناویان نا بە ناوی ئەو ڕۆژەوە بە ناوی ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ، بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە مۆڵەتی کارکردنیان نییە پێیان بۆیە هەر لە سەرەتاوە دەسەڵاتی کوردی کەوتە ڕاوەدونان و گرتنیان. بۆیە ئەمڕۆ ئێمە کۆبووینەتەوە بەو دوو یادەوە و هەر سەرەتای بەرنامەکانیشمان ئێستا دەست پێەکەین ئەویش بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز مامۆستا خالیدەوە داوای لە یەکەین بفەرمێ مامۆستا خالی. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قاف والقرآن المجيد بل عجبوا أن جاءهم منذر منهم بل جاءهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب. صدق الله العظيم. خالی دەستی خۆش بێ بەڕێزان وەکو ڕێزێک بۆ شەیدانی حەڤەی شوبات و شەیدانی ڕێگای ئازادی و شەیدانی کوردستان ئێسەیش وەک ڕێزێک یەک دەقە بە پێوە وەسین ئەگەر ئەرک کێشم بێ زەحمەت. بەڕێزان ئێسەیش وتاری لیژنەی ئامادەکاری ئەم کۆبوونەوە گەورەیە پێشکەشەکرێ لەلایەن بەڕێز کاک محەممەد ئەکرەم کە وەکو لێپرسراوی کارگێڕی ڕێکخراوەکەمان با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خودای بەخشندە و میهرەبان ئامادە بووان میوانانی بەڕێز ئەندامە خۆشەویستەکانی ڕێکخراوی حەڤەی شوبات بە خێرهاتنی گەرمی یەکە بە یەکەتان دەکەین. سوپاسی ماندووبوونتان دەکەین کە ئەمڕۆ ئەرکتان کێشا لەو ڕێگا دوورە هەمووتان هاتوون و زۆر زۆر خۆشحاڵین بە بینینی هەموو لایەکتان. ئێمە وەکو دەستەی کارژێڕی و وەکو تیمی ئامادەکار بۆ ئەو کۆنفرانسەی لە 27 یەک کۆبنەوەیەکمان کە لە دەستەی کارژێڕی ئەو کاتی بڕیارماندا چالاکی حەڤەی شوبات بە شێوەیەکی جیاواز بکەین. ئەو چالاکیە سێ بابەتی گرنگ لە خۆیەوە دەبینێتن. یەکەمیان ساڵیادی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بوو و دووەمیشیان دەیەمین ساڵیادی ڕێکخراوی حەڤەی شوبات بوو بە مافەکانی مرۆڤ کە ڕێکخراوێکە 10 ساڵ بەردەوامە لە خزمەتکردن بە هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی. و سێمیش کۆنفرانسی ڕێکخراوەکە بوو. ئێمە هەر ڕێکخراوێک لەو وڵاتانە پێویستە ساڵانە کۆنفرانسی خۆی ئەنجام بدا بۆ ئەوەی ڕێکخراوەکە بەرەو پێش بچی پێویستە دەرفەت بە ئەندامەکان بدرێ کەسانی چالاک بێنە پێشەوە بۆ ئەوەی کار و چالاکیەکانمان لە بازنەیەکی خولاوە نەسوڕێتەوە، چالاکیەکانمان بەرفراوان بکەین بۆ ئەوەی بتوانین کاری جوانتر ئەنجام بدەین. ئێمەش سێ کەس وەکو تیمی ڕێکخەر نزیکەی مانگێکە خەریکی ئامادەکاریەکانی هەڵساوین هەموو شتێکمان بە جوانی نووسیوەتەوە پەیڕە و پرۆگرامێکی جوانمان داناوە. ئەمڕۆ پەیڕەوەکە ئامادەیە بۆ ئەو بەڕێزانەی دەستەی کارژێڕی کە بە ئێوەی بەڕێز دەناسێنرێن و لە چەند ڕۆژێکی داهاتوو ئێمە بە PDFش ئامادەمان کردووە لەسەر جەم گروپەکانی دادەنێن و پێویستە بۆ هەموو لایەکتان لەو سەر و دانەیەکتان لابێتن هەموو شتەکانی تێدایە زانیاری تەواو لەسەر ڕێکخراوەکەی و زانیاری دەستەی کارژێڕی ئەو کەسانی هەڵبژێردراون کاریان چییە ئیدی پلان و گۆڕانکاریمان کردووە لەسەر جەم بەشەکانی دەستەی کارژێڕی ئیدی هەمووی کار و شتی خۆی جیاواز دەبێتن و هەر شارە و تیمێکی تایبەت بەخۆشی دەبێتن. ئەو تیمە بەرپرسیارە لە ڕێخستنی چالاکی و هەموو کارێکی شاڵە لە داهاتوو بۆتان ڕوون دەکەینەوە و
ئێمەش ئەو سێ کەسە وەکو تیمی ڕێخەر کاک ئاوات جەمال کە هەستا بە ئامادەکردنی نووسراوەکە و من و وەک برا بچووکتان و کاک سەنگەریش وەکو جێگری سەرۆکی ڕێکخراوەکە ئەو سێ کەسە بە بەردەوام لە سەخەت بووینە دایمەن شەو و ڕۆژ و تاوەکو بتوانین بەرنامە و پلانێکی جوان دانین بەدڵی هەموو لایەکی بێتن و دووبارە سوپاس یەکە بە یەکەتان دەکەم بەخێر بێن سەر و سەرچاومان دەستی هەموو لایەکی خۆش بێتن. وەکو زۆربەتان ئاگادارن ئەم ڕێکخراوە سەرەتا لە ساڵی 2015 لەلایەن بەڕێز ڕەگەز کەمالەوە دامەزراوە کە خۆی وەکو دامەزرێنەر و سەرۆکی ئەو ڕێکخراوە لە هەرێمی کوردستان و لەگەڵ چەند ئەندامێکی بەڕێزی تر یەکێک لەوانە کە شێروانیە و ئێستا بەداخەوە لە زیندانە کە بۆ ماوەی 6 ساڵ حکم دراوە و هەر بۆ زانیاری بەڕێستان بۆ خەڵاتی ئۆسکاری ئەم ساڵ نۆبڵی ئاشتی ئەم ساڵ یەکێکە لەو کەسانەی کە کاندیدە بۆ خەڵاتی نۆبڵی ئاشتی لەگەڵ کەسێکی ترە کە بەرپرسی پەیوەندیەکانی پەیەدەیە لە ڕۆژاوای کوردستان و بۆ ئەوەی کە بەڕێزی نەیتوانی لێرە ئامادە بێ بەداخەوە کاکڕەگەز لەبەرەوە ئێستا ناوبراو لە وڵاتی بەلجیکاژی لەبەرەوەی کە مەشغوڵە بە کاروباری ژیانی خۆیوە نەیتوانی بەڵام ئێستا بەڕێزی لەگەڵمان نابێ وتەیەکمان پێشکەشەکە لە ڕێگەی پلاتفۆرمی وەتسئاپەوە جا ئێستا بەڕێزی ئامادە بێ کاکڕەگەز بۆ ئەوەی وتارەکەیمان پێشکەش بکە ئەگەر کاکڕەگەز ئامادە بێ فەرموو کاکڕەگەز سڵاو لێبێ. دیارە ڕێکخراوی هەفتەی شوبات ئەلبێت هەرو دوای ئەوەی مەرەوە کوردن حتى أو بغينا بتاعتي أوروبي ثاني بروجنا ونساعد في شركة كان هنا في الدور كان لأوصل كندا يعني ده نعم ده يعني كان وقت يعني كان وآخر وها رسالة كبير يعني تبقون بوجات هم رسالة شيء فاسيبون و كان يبقى عند الشروع ولا بيكون يبقى وقت كان عند الشروع عند عند يعني كان جاء دوات سايت لين سايت حدث بعض من دام وقت رفض ميديا في حدث بعض بوقات دت ما تبقون مهني ودوزي كيلو في المكان حول على صار في الطوال وعليه كيف دو ثاني يصير شيء للزمان فاتيدا كيف كذا كيراني بعدين فعندنا حدث بعض يكيد دو ثاني أو كدت ما تبقون دو ثاني وما كيلو كذي كذا أكيد كيلو خالص فكنو كيلو دهتان كيلو يقول إنه كان أصلا يقاسنا ونعمل نسان أوان من بدأ يجري أوان توم أساس المشروع كان عندنا حدث بعض الدراسات استعرضت اللغات البلاد وبلوكين فاضلوا وفتح حدث بعض الاستجابات وتنبأ حدث بعض ناوكي لكي هذا الدخول في الدخول كان هذا الإسلامي تبقى كان بحال على جدة تبقى الولاء كان ينتو إسرائيل ناسان دوات الكبار كاتا كردستان بكرة بوما تاريخ بوما خوان وزان كان يتنجو إزر زور بيجانا نامروان وربوي وفعلا بنوا وكيانتا تجدو طبعا بريدا ماندا وفعلا كان يمكن كمان سوى ومكاتلا كردستان دوائي لا 2015 وثالث مملكة كانت تزور هذا وفعلا كان تبدأ بنخوض من الزوجة ترقى لا زكي ولا وفعلا كان برونز دوزا قبل ما وفعلا يدور باكراوند ودرام كان يقول معطيين يدور كشيء كوريا ما شيء كوري كمان لا وقتنا راني لدان دومين زمني عسى شو كذا أخمي راح كذا ولا بتاع ثاني ثاني أولي رفع حبي شباب راس رفع كان كزيادة كانت وأولي كأم لابد تبقى ويز سبيل لأن إني لأن إشياء في وتأسى في باراتو
للوقاية ولا بريطانيا خصوصا دفانا لا مسألة كبار كان ذكرنا لي فويا سوى لا فويا ذاك الشيء ضمن رفاق ولا كان كذي حروب دار ووطننا سودنا وقي اللي نعطي بكرنا هنا عجب رفاق حبيس بعض بزاد هنا للطبع والاتباع حبيس بعض كبارة كبيرة جدا بلام أواني لا كبارة كبيرة في بارسانية بس هذا بنا عملين بيستيري بكن يأخذ الأجر ودا بدل فأعتقد بالله كبارة بلام إما بدين كفيل الصليب بەڕێزان ئێسەی ژووتاری بنەماڵەی شەیدانی حەڤەی شوبات پێشکەشەکرێت لەلایەن بەڕێز کاکسەنگەرەوە با بفەرمێ. مەدوانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست بە خێراتنتانەکەین. ئەمڕۆژ بەداخەوە مەرگەسات و ڕووداوێکی تر مێژووی پڕ لە تاوان و تراژیدی لێرە کۆمانی کردوێتەوە. ئەو ساڵیادی 14مین ساڵیادی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە. لە هەمان کاتیشا دێمین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی حەڤەی شوباتە. گومانی تێدا نییە خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی وەرچەرخانێکی مێژووی و پرشنگداری ناڕەزایەتی خەڵکی هەرێمی کوردستان بوو. دش بەستەم و قۆڕخکارەکانی دەسەڵات کە داوای نان و ئازادی و مافەڕەوەکانی خۆیانیانە کرد. بەداخەوە لێکەوتەکانی دواتری پێشاوانەی ئامانجی هەڵگیرساندنەکەی بوو. ئەوەی شاوەڕێ لێکرا لەم دوو حیزبەی دەسەڵات بێگوێدانە بەهای مرۆڤایەتەکان و هەڵگرتنی بەرپرسایەتی خۆیان لە بری بەدەنگهاتنی ڕەواکانیان خۆپیشاندەران و خەڵکی کوردستان کەچی پێشەوانەی هەنگاوی نامرۆڤانە و نابەرپرسیارانە لە دژی خۆپیشاندەران کەوتنە بەر لولەی تفەنگەکانیان و خەڵتانی خوێنیان کرد. شەهید ڕێژوان یەکەم شەهیدی خۆپیشاندەرەکانی حەڤەی شوبات بوو کە لەلایەن بارەگای لقی چواری پارتیەوە بوو بە یەکەم شەهیدی حەڤەی شوبات. ئەوەی جێگای سەرسوڕمانی خەڵکی کوردستان و سەرژەم ئازادی خوازانە تاوانبەران و ئەنجامدرانی ئەم تاوانە قێزەونە تا ئێستا دادگایی نەکراون و لە بری دادگایی و سزادانیان بەڵکو ئاسی بەرپرسیارەتی حیزب و حکومیان بەرسر کراوەتەوە. ئەمەشەوە سەرمێنی قیادەی سیاسی پارتی و یەکێتی چەند خۆیان لە پشت پیاوکوژ و کردەوەکانەوەن کە دەرهەق بە ئازادی خوازانی گەلەکەمانەکرێ. بۆیە پێویستە خەڵکی کوردستان چیتر متمانە بەو سەرکردایەتێ دز و گەندەڵ و خاکفرۆشانە نەبێ. هەرگیز هاوەرگیز خەڵکی کوردستان تاوانی حەڤەی شوبات لەبیر ناکا و لێی خۆش نابێ. ئەمڕۆ بەیان سبەی هەر دەبێ ئەنجامدەرانی ڕوبەڕووی دادگای گەل بکرێتەوە و بە سزای یاسایی خۆیان بگەن. دەستان خۆش بێ. زۆر سوپاس بۆ بەڕێز کاکسەنگەر. بەڕێزان ئێسەی ژووتاری سەرەکی ڕێکخراوی حەڤەی شوبات پێشکەشەکرێ لەلایەن سەرۆکی ڕێکخراو خات و تافگەوە با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان ئێمڕۆ لەم کۆبوونەوەیە کە یادی 14مین ساڵی شەهیدانی حەڤەی شوباتە کە بە دەستی چەتەکانی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی شەهید کران کە مناڵ و گەورەی تێدا بوو و هەروەها یادی 10مین ساڵی دامەزراندنی ڕێکخراوی حەڤەی شوباتە. ئێستا ژووتاری ڕێکخراوتان بۆ خوێنمەوە. ئەمڕۆ ساڵیادی ڕۆژی دیکەی ڕەشە لە مێژووی 34 ساڵەی حکومڕانی کوردی بە دیاریکراویش بنەماڵی بارزانی و تاڵەبانی کە تێیدا چەکدارانی میلێشیاکانی ئەو دوو بنەماڵەیە زیاتر لە دەگەنج و مناڵ و ڕۆڵەی ئەو نیشتیمانیان لە سنووری پارێزگای سلێمانی بە ناحەق شەهید کرد. سەدان خۆپیشاندەری دیکەشیان خەڵتانی خوێن کرد کە تەنها لە دژی گەندەڵی و نادادی و بە شێوەیەکی مەدەنیانە خۆپیشاندانیان ئەنجام دابوو. هاوکات بەهۆی ژێرپێخستنی دادگا لەلایەن ئەو دوو بنەماڵەیەوە نەبوون سەروەت و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان. تا ئێستا بکوژان بە ئازاردان و بە ئازادانە دەسوڕێنەوە نادرێنە دادگا، تەنانەت پلەی حیزبیشیان بەرز کراوەتەوە و زیاتر ڕێزیان لێ گیراوە. ئەمەش ئێمە و کەسوکاری شەهیدانی زیاتر نیگەران کردووە، وای کردووە زیاتر دژی ئەم دوو بنەماڵەیە دیکتاتۆرە بۆستینەوە. بەردەوامیش دەبین تا بەدیهێنانی ئەو داواکاریانە و ئامانجەی
خۆپیشاندەرانی ساڵی 2011 داوایان کردبوو خۆیان کردە قوربانی لە پێناویدا. ڕێکخراوی حەڤەی شوبات وەک هەمیشە بەرگریکاری سەرسەختی ماف و ئازادیەکان بووە. لێرەوە ڕای دەگەیەنین تەواوی دۆسیەی شەهیدان بە کراوەیی هێشتۆتەوە و ڕەنگ بێ زوو یاخود ڕەنگ بەو فشارەنی و دەوڵەتیانی کردومانە دەبێت کوژان و چەکدارە میلیشیاکان لە دادگای گەلدا سزای خۆیان وەربگرن. ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ حەڤەی شوباتی 2025. بۆ تافگەخان سەرۆکی ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ وتارەکەی. بەڕێزان فەرموو ئێوە ئێستایش پارچە هۆنراوەیەکتان پێشکەشەکرێت لەلایەن بەڕێز کاک ئەیوبەوە با فەرمی بۆ پێشکەشکردنی هۆنراوەکەی. سەرەدا بە خێرات نیەم و لای دەکەم. ڕاستی منویستم پارچە شارێکیان هۆمراوەیەک بینوسم یاخود هەبێت لەسەر یادی دامەزرانی ڕێکخراوی حەڤەی شوبات یاخود لەسەر ئەو شەهیدکردنی ئەو کەسانەی کە لە حەڤەی شوبادا لە کوردستان شەهید بوون. بەڵام لە دوای گەڕانم بینیم پارچەیەکی پێشەوا قازی هەیە، یعنی وای لێکردم هیچ شتێک لە پێش ئەو دانەنێم، بۆیە پێم خۆش بوو هەرچەند دووبارەیە پێشکەشی بکەم. لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێکدا وا دێنە کار. لای من وابوو گەڕک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار. لای من وابوو کۆلکە و ڕیشە لق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هەندێک کورت و هەندێک درێژ وەکو چنار. لای من وابوو ئەوین و دڵ جوانی و پاکی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار. ئەو هەمووی وا دوو بە دوو دەبن بە یەک نابن بە چوار ئێکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار. تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم 100 پارچەکەن بمدەنە ژێر گولە و ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار. کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار. دەست خۆش بۆ کاکەی و بۆ پارچە هۆنراوەکەی. بەڕێزان هەروکو ئێوە ئاگادارن لە سەرەتای دامەزراندنی ئەم ڕێکخراوەوە هەتاکو ئەمڕۆ کۆمەڵی خەڵکن کە کاتی خۆیان زیاتر بەخشیوە بەم ڕێکخراوەوە خزمەتێکی زۆریان بەم ڕێکخراوە کردووە بە بێبەرامبەر و بە شێوەیەکی خۆبەخش لە پێناوی ئامانج و کاری ئەم ڕێکخراوەوە بە ئامانجی بەرەو پێشبردننی ئەم ڕێکخراوە. بۆیە ناکرێ هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی ئەو کەسانە نادیدە بگرین و سوپاسیان نەکەین. بۆیە ئەمڕۆ ئەمە سەرەتا یەکێک لەو کەسانەی کە بەڕاستی جێدەسی دیارە لەم ڕێکخراوە و پێم وایە زۆرینەمان لەوە ئەچێ قەرزاری بین و لەوە چێ ناوی ئەو لەسەر زۆربەی پشگیریەکانی زۆربەمان هەبوو بێ و ئەرکی کێشا بێ و سەرڕای ئەوەی کە مەشغوڵەتی خۆی بە ژیانی تایبەتی خۆیەوە بەڵام بەبێ دابڕان و بەبێ وچان بە بەردەوامی و بە شێوەیەکی خۆبەخش ئەرکی کێشا و خزمەتی ڕێکخراوەکە و خزمەتی هەمومانی کردووە و بەردەوام لە هەموو کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوەیە ئامادەیی هەبووە بۆ ئەوەی بتوانێ کار و چالاکی ئەم ڕێکخراوە زیاتر گەورە و فراوانتر بکە و ناوی ئەم ڕێکخراوە زیاتر کاریگەری بکە. بۆیە نابێ نادیدەی بگرین ئەویش خات و تافگە حەمیدە کە بەڕێزی سەرڕای ئەوەی کە ژیانی تایبەتی خۆی و مەشغاڵەتی ژیانی خۆی و سەرڕای ئەوەی نالەباری تەندروستی بەڵام بەردەوام بووە تاکو ئەمڕۆ بەڵام لە دوای ئەمڕۆوە بەڕێزی بەهۆی ژیان و کاری تایبەت بەخۆی و بەهۆی ماندووبوونی و لەوانەیە دۆخی تەندروستیشی زۆر ڕێگەنەیە. بۆیە لەمڕۆ بەڕێزی بۆ ئاگاداری بەڕێستان دەست لە کارکێشانەوەکە لە سەرۆکی ڕێکخراوەکە بەڵام ئێمەش وەکو ڕێزێک بۆ بەڕێزی وەکو ڕێزێک بۆ هەوڵ و ماندووبوونانەی کە بە بەردەوام وەکو ئاماژەم پێکرد هەوڵیاوە لە پێناوی ئەم ڕێکخراوەدا بۆیە ئێسەیش ئێمە خەڵاتی ڕێزلێنان پێشکەشی خات و تافگاکەین و دەستخۆشی لێەکەین و هیوای بەردەوامی بۆ خوازین و هیوادارین ئینشاءالله بتوانێ لە ئایندەدا کاری زیاتر و باشتر پێشکەش بە ڕێکخراوەکە و پێشکەش بە هەمومان بکە. بۆیە ئێسەیش داوا لە خات و تافگاکەم بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنانەکەی کە لەلایەن بەڕێز مامۆستا خالیدەوە پێشکەشێکرێت داوا لە بەڕێز مامۆستا خالی دەکەین بفەرمێ بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە بە خات و تافگا.
دەستان خۆش بێ و سوپاس بۆ مامۆستا خالید و زۆر سوپاس بۆ تافگەخانیش. زۆر سوپاس. بەڕێزان کەسێکی تر کە بەڕاستی ئەویش زۆر ماندوو بووە بەم ڕێکخراوەوە و جێدەسی دیارە و جێگەی ڕێز و پێزانینە کە بە بەردەوام و بەبێ وچان سەرڕای ئەوەی کە ئێسەیش بەرپرسیارەتی نەماوە لەم ڕێکخراوەدا، بەڵام کەسێکی چالاکە و بە بەردەوامی خزمەتی ئەم ڕێکخراوەکە بۆ هەوڵ و تێکۆشانەکە بۆ سەرخستنی کارەکانی ئەم ڕێکخراوە. ئەویش بەڕێز کاک دیدار خۆشناوە کە پێشتر بەرپرسی جێگری سەرۆکی ئەم ڕێکخراوە بووە، بەڵام بۆ زانیاری بەڕێستان و لای هەندێکتان ئاگادارن کە بەڕێزی دەستی لە پۆستەکەی کێشاوەتەوە، بەڵام هەر ئەندامی ئەم ڕێکخراوەیە و کەسێکی چالاکە، بۆیە بەڕێزی ئەمڕۆ نەیتوانی ئامادە بێ بەهۆی ئەوەی کە بەڕێزی ئیشوکاری تایبەت بەخۆی هەیە. بۆیە ئێستا داوا لە کاکسەنگەرەکەین جێگری سەرۆکی ڕێکخراوە بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە بە کاک دیدار، بەڵام کاک دیدار ئەمڕۆ ئامادە نەبووە، بۆیە داوا لە بەڕێز کاگەی و بەکەین لە باتی کاک دیدار بفەرمێ بۆ ئێرە بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. فەرموو. بەڕێزانێکێکی تر کە زۆر ماندووە بێ پێمانەوە کە زۆربەی وابزانم پشتگیری و باج و زۆربەی ئیشەکانی ئەم ڕێکخراوە ئەو بەڕێزە هەڵیە سوڕێنێ و کەسێکی چالاک و زۆر کەسێکی ماندوو نەناسە، بۆیە ئەمڕۆ حەزمان کرد وەکو ڕێزێک بۆ بەڕێزی و بۆ ئەرک و ماندوو بوونەکانی ئەویش لەوایە زۆربەی تان بیناسن بەڕێز کاک محەممەد ئەکرەمە، بۆیە ئێستا داوا لە خات و تافگا ئەەکەم بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە بۆ بەڕێز کاک محەممەد ئەکرەم، داوا لە کاک محەممەد ئەکرەمی شەکەم بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. وتارێکمانەیە لەلایەن بەڕێز کاک خالید عەبدوڵڵاوە، با بفەرمێ. سەرەتا دەستخۆشی لە ئامادەبوانی بەڕێزەکەم بە ناوی خۆی گەورە. ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 14 ساڵ بەسەر قوربانیانی حەفتەی شوبات و کارەساتی حەفتەی شوبات و تەنها یادەوەرێکی تاڵ نییە بۆ بەڕێوەبەرینی دەسەڵات لە هەرێمی کوردستان. ئەو ڕۆژە بووە بە سومبولی پشتگوێ خستنی داواکاریەکانی ڕەواکانی خەڵک و پاداشکردنی تاوان و سەرکوتکردن بۆ نەبوونی دادپەروەری و کۆمەڵایەتی و بەکارهێنانی توندوتیژی دژی خۆپیشاندەرانی ئاشتی خواست. زۆر سپاس بۆ بەڕێز کاک خالی. بەڕێزان ئێسەش چەند وتەیەکتان پێشکەش ئەکرێت لەلایەن کاک فەرمان و با فەرمێ. سەرەتا دەستخۆشی لە هەمووتانەکەم لەم ڕۆژە پیرۆزەیەدا دووجار پیرۆزە، یەکێکیان بۆ ئەوەی کە لەم ڕۆژەدا ساڵۆگەڕی کوشتنی 9 کەس لەو هاوڕێ و کەس و کار و دۆست و ئازیزانی ئێمەیە و هەروەها ساڵۆگەری دامەزراندنی حەفتەی شوباتە. لێرە من بەخۆم بە خۆشحاڵە زانم لەگەڵ هاوشانی خوشکی گەورە و ئازیزمان تافگەخان کە یەکێک بوو لە دامەزرێنەری حەفتەی شوبات بە دامەزراوی لە وڵاتی بریتانیا. تافگەخانێکێکە لەو ئافرەتە ئازا و بیۆرانەی کە فەخری پێوەکەین و جێی شانازیە لە ناو هەمومانە وەکو تاقانەی خوشکی هەمومان ئەدرەوشێتەوە. تافگەخان کە ئەم ڕێکخراوەی هێنایە ئەم وڵاتە و لە ڕێگەی بەڕێز کاک ڕەگەز کەمال وا هەستەکەم من دووەم کەس بووم لەگەڵ ئەم ئافرەتە بەڕێزەیە کە شان بەشان ئەم ڕێکخراوەمان دروست کرد. لە شاری نیوکاسڵیش خۆشبەختانە لەدایک بووم ڕێکخراوە، بۆیە نیوکاسڵ پێویستەکە زیاتر لە ڕێی ڕێکخراوەکە زیاتر پەرەی پێ بدرێت. لەگەڵ ئەمەشدا ڕێکخراوی حەفتەی شوبات ڕۆژ بە ڕۆژ پەرەی سند بۆ چەند کەسێک کە بەڕاستی تووشی زۆر نەهامەتی و تانە و تەشەن بووینەوە لەلایەن ڕێکخراوەکانی پێشووترەوە با ناوی هیچ ڕێکخراوێک لێنین بەخراپە، بەڵام ئەوان وایان زانی کە ڕێکخراوی حەفتەی شوبات کە دروست بۆ لەم شارە بۆ جایەتیکردنی ڕێکخراوەکانی ترە، بەڵام بەعکسەوە ڕێکخراوی حەفتەی شوبات بۆ دروست بوو کە دژی ستەم و ناداتەکان لە هەرێمی کوردستان
بۆسێتەوە و بیگەێنێت بە لایەنی پەیوەندیدار لە وڵاتەدا. بۆیە چەند داوایەکشم هەیە، داوای وەک برایانە لە هەمووتان. ڕێکخراوی هەفتەی شوبات پێویستی بە گەنجی ئازا و بیوەرە، پێویستی بەوە نییە کە گەنجێک شەرمن بێت لە ڕێی مایکێک بترسیان، لە ڕێی نووسراوێک یان لە ڕێی پۆستکردنێک. هەمووتان بیۆر بن، ئازا بن بۆ ئەوەی دەنگ و حەقی خۆتان بگاتە شوێنی مەبەست. دڵنیا بە ڕێکخراوی هەفتەی شوبات هیچ کاتێ بۆ دروستبوونی ئەوە نەبووە کە لە دژی هیچ لایەنێک یان لە دژی هیچ دۆست و ئازیزێکی ئێمە دروست بێت. تەنها دروستبوونی ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ پشتگیریکردن لە کەسوکار و ئازیزانمان بۆ لە کوردستان. بۆیە من لێرە خۆم بە خۆشحاڵە زانم کە شانبەشانی تافگەخان ئەم ڕێکخراوەمان لێرە دروست کرد و ئێستا ئەبینم کۆمەڵێکی زۆر لە گەنجی ئازیز و بەڕێز ئازا و بیوێر کە لێرا کۆبوونەتەوە. زۆر زۆر خۆشحاڵم و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکانە خوازم، سەرفراز بن. زۆر سپاس بۆ کاک فەرمان. بەڕێزان وەکو کاک فەرمانیش ئاماژەی پێکردم ڕێکخراوە چەند کەسێک کاریان تیا کردو پێشتر و سەربازی ون کە بەڕاستی هەمیشە جێگەی ڕێز و پێزانینن و هەمیشە دەستخۆشییان لێەکەین و ئەرک و کارەکانیان بەرزە نەخێنی. بەڕێزان ئێسەش کاک ڕەوەند ئەحمەد ئێوێ وتارێک پێشکەش بکە، با فەرمێ کاک ڕەوەند. Today, as a member of the February 17 organization, we are voicing our protest. Kurdistan era is still going on, and this is the policy of the official Kurdistan region. In the long term, and the Kurdistan region officials have always tried to steal the land of Kurdistan and have spilled to blood Kurdish unjustly under different name. The terrorist attack of a civilian, of a bombing of the area of Kurdish region, the latest assassination for both journalists, Gulistan and Hero. زۆر سپاس بۆ کاک ڕەوەند. بەڕێزان ئێسەیش کاک ڕزگارە ئەوێ چەند وتەیەکمان پێشکەش بکە، بۆیە داوا لە کاک ڕزگاری شەکەین با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکانی. هاوڕان بە خراتتان دەکەم، بەخێرن سەر و سەر چاو هاتنتان لێرە مای شانازی ئەمڕۆ. سەرەتا سەری ڕێز و نەوازش دانەوێین بۆ شەهیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی. وەک دیارە ئەمڕۆ 14 ساڵ تێپەر دەبێت بەسەر تاوان و کارەساتی هەفتەی شوبات کە پەڵەیەکی ڕەشە بە نێو چاوانی هەردوو حیزبی دەسەڵاتدار. هەفتەی شوبات سەرەتای وەچەرخانێکی گرنگ بوو، دژی زوڵم و ستەم و ناعەدالەتی دەسەڵاتدار لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و 14 ساڵ بەر لە ئێستا هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی شاری هەڵمەت و قوربانی شاری سلێمانی هەستان بە ئەنجامدانی خۆمشاندانێکی هێمنانە بۆ داواکردنی مافە سەرەتایی و بنەڕەتەکانیان. ئێوێ پێشکەشمان بکە بۆیە داوا لە بەڕێز کاک هەڵۆکەم فەرمێ بۆ پێشکەشکردنی پارچەوەنراوەکەی. بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی هەموو لایەکەکەین. ئێمە لێرە کۆبوونەتەوانێ بۆ 14مین ساڵیادی هەفتەی شوبات ئەن وەکو ڕۆژێکی ڕەش بۆ بنەماڵەی تاڵەبانی و بەرزانی و خاکفرۆش. جا من لێرە بە کورتە شعرێکی شێرکۆ بەرکەس کۆتای بە پەیامەگەێنم. خۆ ئەگەر قەلە ڕەشکەی مێ وەکو نەورۆز عەباکەی فرێ بدات و چۆلەکەی دایکە لە دەنووک ئەژمی چۆلەکەی باوکە یاخی بێ و حاجی لەقلەق یەک حاجی ژنی هەبێ لە بریت نەک چوار. ئەگەر تاوەرەکان وەک هەڵۆکان ئەوانیش بە شەوان بێنە دەرەوە و کلێکلی دەرکای حەوشە بە خۆیان بێ و مێکەوەکان دڵی خۆیان شوو بکەن و بە زۆر نەیاندەن بە نێرەکەوە پیرەکان. ئەوە کەسێکی تر ئاسمان فرین و لە شەعری منە زۆر جوانترینە شێرکۆ بێکەس. زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاکەڵۆ. بەڕێزان فەرمووی ئێسەی ژووتارێکتان پێشکەشەکرێ لەلایەن بەڕێز کاگالان ئەحمەد با فەرمێ. بە خێراتنی تاک بە تاکتان دەکەم. زۆر سپاس کە لێرە ئامادە بوون.
بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ساڵیادی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتدا سڵاو و ڕێزێکی گەرم بۆ خەڵکی ستەم دیدە و خێرە خۆنەدیوی کوردستان درود و ڕەحمەت دەنێرین بۆ ڕۆحی پاکی شەهیدانی ئەم ڕۆژە و سەرجەم شەهیدانی ڕێگای سەرفرازی و ئازادی گەلەکەمان کە بەداخێکی زۆرەوە لە سای دەسەڵاتێکی بێباک و گەندەڵدا لە هەرێمی کوردستانی باشووردا ساڵ لە دوای ساڵ نەهامەتەکان و دەردەسەرەکان زیاتر بوون و زیاتریش دەبن دیسانەوە بەداخ و حەسرەتێکی زۆرەوە ئەم جووت بنەماڵە خۆسەپێنەی هەردوو زۆنی دابەشکراوی هەرێم کە بە زۆری ئاگر و ئاسن و هێزی زۆری سەربازیان خۆیان سەپاندووە لە بری دابینکردنی ژیانێکی شەڕەفمەندانە و پرسەروەری بۆ خەڵکی کوردستان جەهەنەمێکیان بۆ سازداون کە بە جۆرێک خۆزگە بە سەردەمی ڕژێمی دیکتاتۆری پێشووی عێراق بخوازن. دوهەمین وتار و چالاکی کە لە کۆبوونەوەکە پێشکەشەکرێ لەلایەن بەڕێزکە عەبدوڵڵاوە پێشکەشەکرێ و داوالەکە عەبدوڵڵا ئەکەین کە بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەخێر بێن بەڕێزان، ئەمڕۆ چواردەمین ساڵیادی شەهیدانی هەفتەی شوباتە. ئەو شەهیدانەی کە بێ سوچ و گوناح شەهید کران داواکاری ئەوان تەنیا باشکردنی ژیان بوو کە چینەک ژیانێکی باش شەهید کران. جێگای سەر سوورمانە کە تا ئەو ساتە وەختە هیچ بکوشێک دادگایی نەکراوە و کە زۆربەیان زۆر بەڕوونی لە ڤیدۆکاندا دیارن کە چۆن بە شێوەیەکی هەڕەمەکی و دڕندانە تەقل هاوڵاتیانی سڤیل دەکرێت. جێگای داخە یەکێتی و پارتی تا ئێستاش بەردەوامن لە زوڵم و ستەمکردن. ئێستا مۆدێلێکە هێناتەکایەوە کە هەر کەسێ قسە لە دژی دادادی و گەندەڵی و زوڵمی ئەوان بکە تۆمەتی خراپی لە خەنەپاڵەویش تۆمەتی دژی ئاسایشی نیشتیمانی و زیندانی کردنێتی و بۆ هەتای و بێڕەحمانە تعزیبدان دێتی. و هیوام وایە گەلی ئمە هەستی بەرکی خۆی بۆ لادانی پارتیەکێتی لە دەسەڵات ڕۆژێکی مێژووی بنووسنەوە بە ناوی ئازادی. زۆر سپاس. بەڕێزان بۆ ئاگاداری بەڕێستان ئەوە دوهەمین چالاکی بوو کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆوە پێشکەش کرا بۆیە بە ناوی دەستەی کارگەڕی ڕێکخراوی هەفتەی شوبات و بە ناوی لێپرسراوی ڕاگەاندنی ڕێکخراوی هەفتەی شوباتەوە زۆر بە گەرمی سوپاسی ئامادەبوونی یەک بە یەکتانەکەم و دەستی ماندووبوونتانە گوشم و زۆر سوپاسی ئەو بەڕێزانەکەم کە هەندێکیان لە شارەکانی ترەوە هاتوون ئەرکیان کێشاوە و هەر بەڕێزێکی تر ئەگەر ویستی ئەتوانێت لێدوان بیات بۆ ڕاگەاندنەکانی ڕێکخراوەکەمان و بۆی بڵاوەکرێتەوە دووبارە و سێبارە. سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەتان بەخشی. ڕێکخراوی هەفتەی شوبات یادی شەهیدانی هەفتەی شوباتمان کردەوانێ و ئیدانەی ئەو بکەرانی ئەم کارەمان کرد کە تا ئێستا دادگایی نەکراون و سەرخۆشی خۆشمان ئاراستەی کە سوکاری شەهیدانەکەین و ئیمڕۆ هەم یادی دە ساڵەی ڕێکخراوی هەفتەی شوباتیشە. ئەندام و چالاکوانێکی ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ ئەمڕۆ لێرە ئامادە بووی لەم کۆبوونەوەی کە ڕێکخراوە بۆ ئەو یادە. لەم یادەدات بەڕێزت چیت هەیە بیڵێ؟ وەڵی من دەستخۆشی لە ئامادەبووانەکەم دەستخۆشیتان یەکەم بەڕاستی من ئیدانی ئەو کارە تیرۆریستی و دژمنکاریان ناکەم دەرهەق بە میلەتەکەم کرا مافێکی ڕەوای خۆیان بوو ئەو میلەتە کە داوای سەرەتاییترین مافی خۆیان کرد کە ئازادی ڕادەربڕین هەبێت لە کوردستانە زۆر بەداخەوە بە ئەم ڕۆژێەوە لەسەر بێت کە ئەمڕۆ هەفتەی 2025 زۆر بەداخەوە دەسەڵاتی یەکێتی و پارتی بنەماڵی یەکێتی و پارتی و بنەماڵی بارزانی و تاڵەبانی زۆر خەمساردن بەرامبەر بە میلەتەکەیان بەرامبەر بە داخوازی چین و توێژە جیاجەکانی کوردستان. من بەو بۆ نێشەوانێ ئەم بابەتەم ئامادە کردووە کە ئەمەوێ شەرمەزار و ڕێسویان کەم ئەم دەسەڵاتە. چالاکوانێکی ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە. ئاماستان چییە لەم کۆبوونەوەی ئەمڕۆ؟ وەک دەزان 14 ساڵ بەسەر ڕووداوەکانی هەفتەی شوباتی هەرێمی کوردستان بەهاری عەرەبی تێپەڕە بێت، بەڵام بەداخەوە لەو ڕۆژە هاوڵاتیان داوای مافی خۆیانیان نەکرد بۆ هۆی ئەنجامدانی 9 شەهید کە تا ئێستاش بکەرانی ئەو ڕووداوانە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئاسوڕێنەوە تایسا هیچ دادگایەک نەکراون بەداخەوە بۆ هۆکاری ئەوەی کە ئیساشە ئەو تاوانانە لە هەرێمی کوردستان و عێراقا ڕوو لە زیادبوون و هیچ کەسێک نادات دادگایی بۆیە ڕۆژ لە دای ڕۆژ ڕووداوەکان زیاترە بن لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە هەفتەی 2025 ساڵستان بە یادکردنەوەی هەم ساڵیادی ڕێکخراوی هەفتەی شوبات و هەروەها
حەفتەی شوبات لە ساڵ 2011 بوو هۆی شێتکردنی چەندان هاوڵاتی کە بۆهۆی ویستنی نان و ئازادی و مافی خۆیان هەستان بە خۆپیشاندان بەڵام لەلایەن دوو دەسەڵاتی حکوومەت یاریمی کوردستان کە دوو بنەماڵەیەکەتی و پارتی بوو هۆی شێتکردنی چەندان هەڵاتی ئەمڕۆ مەویادمان بەرز ساڵ تێپەڕە بێ بەسەر شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی لەم ڕۆژەدا تۆ ئەتەوێت چی بڵێ بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ پێت وایە تاکو ئێستا دوای 14 ساڵ تێپەڕبوون بەسەر ئەو ڕۆژەدا تاکو ئێستا خواست و داواکاریەکانی خۆپیشاندەرانی حەڤەی شوبات داتۆتە دی ئەمە داخێکی گەورەیە ئێمە لە دەسەڵاتی کوردیە چاوەڕانی هەرەوەیان لێگرێت لەبەرەوەی دەستی چوە بە خوێنی ڕۆڵەکانی خۆیان 14 ساڵ تێپەڕێەوە تا ئێستا بەستی ترین مافی خۆپیشاندەران جێبەجێ نەکراوە تەسلیمکردنی ئەو کەسانەیە کە ئەو کاریان کردەوە بگرە پلێشان بەرز بۆتە لەنەوە حیزبی دەسەڵاتی یەکێتی و پارتیا و زۆر بازادانە ئاسۆڕێتەوە داواکارین لەوەی کەەوە حاکمێکی عادلانە بێ بکەرانی و کارە بدەنە دادگا و ئیجراعات و لێپرسینەوە لەگەڵا بکرێت و داوامان لەلایەن پەیوەندیدارەکانی ڕێکخراونەتە یەکگرتوەکانی شەیە لەسەرم پرسە بێنە جواب و بە دادگای عادیلانە بکەون. زۆر سپاس. ئەمڕۆ 14مین ساڵیادی شەهیدانی حەفتەی شوباتە کە ساڵیادی ئەو ساڵە دەکەینەوە کە پارتی یەکێتی کوردستانیان بە خوێن سوور کرد بە خوێنی چالاگوان و خۆپێشاندەران کەوان داوای مافە سەرەتایەکانی ژیانیان دەکرد بەڵام ئەوان ژیانیان لێستانەوە هیوام وایە گەلی بە شەڕەفی کوردستان لە بەرەبەیانێکی جودا هەستێنێڵی بەرپرسەکان لە خەوەستن دەست بەسەر وڵات دابگرن و هەر هەمویان بە سزای خۆیان بگێنن کە چەند ساڵە زوڵ مستەم لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەن و بە سزایان بگێن لە دادگایەکی عادیلانە.